ئەحمەد سالمی تەمەن 17 ساڵ دوای بەشداریکردنی لە تاقیکردنەوەی ئۆلۆمپیا لە سەراستی گیان لەناو هەزاران بەشدار بوودا توانی پلەیەکی باڵا بەدەست بێنێت بیکاتە ملوانکەیەکی زێڕین و لە گەردنی گەلی کوردی بەئاڵێنێت. سواز بەخوای گەورە و میرەبان من لە پێشبڕکەی ئۆڵومپیا کە پێشبڕکێکی جیهانیە بەشداریم کردووە و توانی من پلەی یەکەم لەسەر ئاستی عێراق و هەشتم لەسەر ئاستی گیان بەدەست بێنم و ئەم پێشبڕکێکی جیهانیە کە چەندەها وڵاتی جیاواز بەشداری ئەکرێ نمونە وەکو ئەفریقا و ئەوروپا و تەنانەت ئەمریکاشی تایە بەس بە زۆربەی وڵاتە ئاسیاویەکانە توانین بڵێن وڵاتانی ئاسیا و من خۆشحاڵم بەم پلەی کە بەدەستمێنا و جێی شانازیە بۆ خۆم و بۆم نەماڵەکەیشم. ئەحمەد هەوڵ و کۆشت و شەونخوونیەکانی و پشگیری خێزان و مامۆستاکانی گەیاندویانەتە ماستا. ئەگەر پشگیری بکرێت ئەوە دەتوانێت لە ئایندەدا لە پێشبڕکێ زانستیە نێودەوڵەتیەکاندا لە لووتکەدا بمێنێتەوە. قۆناغی داهاتووی لە بەریتانیایە، یعنی ئێمە ئەگەر لە ڕووی مادی و لە ڕووی ڤیزەکەیشەوە کاراسایی مامەوە بکرێت توانین بچینە وڵاتە و وەکو بڵێ ئامانجی زیاتریش بەدەست بێنین. ئاستی ئێمە ئەتوانین بەرەو پێشتریشی بەرین لە هەموو ڕوویەکەوە، بەڵام ئەوەی کە ڕێگرە لێمان ڤیزە نەچیتە دەرەوەی وڵاتەوە ئەمە بۆ خۆی خەمبارێکی بەلاوەیە و ئەمەش ئەگەر کاراسانی مامەوە بکرێت ئەتوانین بڕۆینە دەرەوەی وڵات و چەندەها مەدالیەکەش بەدەست بێنین. جگە لە ئەحمەد چەند خوێندکارێکی تری بارەمەندی هەڵەبجا توانیویانە لە ئاستی نێودەوڵەتی لە تاقیکردنەوەکانی زانستی کۆمەڵایەتی و بازرگانیدا ئاستی باڵا بەدەست بێنن. لە مانگی چوارە کچانمان بەشداری کرد، توانیان یەکەم دووەم لەسەر ئاستی عێراق و حوتەم و هەشتم لەسەر ئاستی گیان بەدەست بێنن. گەورەترین گرفتی ئەمەوە بوو مانگی چوار کە خوێندکارانمان نەتیجەی بەدەستهێنا مانگی 6 ڕاوندی کۆتایی لە وڵاتی بەریتانیا بوو. هەموو شتێکمان تەواو کرد، هەموو شتێکمان تەقدیم کرد، تەنها ئەوەیە ڤیزە نایەن بە یعنی خوێندکارانی کوردستانەوەیەکی لە گەورەترین گرفتەکانمان. تاقیکردنەوەکانی ئۆلۆمپیایی نێودەوڵەتی ساڵانە لە بواری زانستی کۆمەڵایەتی و ئەدەب و کللتور و هونەر و دیزاین لە وڵاتی بەریتانیا و ئەمریکا و هۆڵندا بە زمانی ئینگلیزی ئەنجام دەدرێت. هەر خوێندکارێک سەرکەوتنی بەدەستێنا دەتوانێت لە زانکۆکانی وڵاتەی تاقیکردنەوەی تێدا ئەنجام داوە درێژە بە خوێندن بدات. بەڵام پێنەدانی ڤیزا بە خوێندکارانی کورد تاوەکو ئێستا گەورەترین گرفت بووە لە بەردەم پێشکەوتنیاندا. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.